لە کۆتاییشدا ئەمڕۆ لە شاری قەڵازیە کۆتایی هات بە پاڵەوانێتی وش و کۆنفۆی کوردستان کە بە سەرپەرشتی یەکێتی وش و کۆنفۆی کوردستان بۆ لاوان کرابەوە. بەشداری 21 گیانە و شار و شارۆچەکانی کوردستان بەشداریان تێدا کردبوو کە ماوەی 5 ڕۆژی خەیاند و لە کۆتاییشدا خەڵات بەسەر یاریزانە سەرکەوتەکاندا دابەشکرا. ئەیمانێنا بە پاڵەوانتی وش و کۆنفۆی کوردستان کە بۆ لاوان کرابەوە کە بە سەرپەرشتی یەکێتی وش و کۆنفۆی کوردستان بە هاوکاری ناوەندی وەرچولاوانی قەڵازێ کرابەوە بە بەشداری 21یانە لە هەرێمی کوردستان بەشداریان تێدا کردو و ماوەی 5 ڕۆژی خایاندووە و بتوڵەکە بە شێوەیەکی سەرکەوتووی ئەمڕۆ کۆتایی بەکارەکانی هێنا. لە کێشی 56 کیلۆ لە شاری سلێمانی هاتم بۆ پاڵانتی کوردستان لە شاری قەڵازێ پلەی یەکەم بەدەستێنا لە بردنەوەی سێ یاری دوانیان بە زەربەی ناکەوت زەربەی قازیەدانێکشان بە بردنەوەی خاڵ و پلەی یەکەم بەدەستێنا. سپاسی مامۆستاکان مەکەم و سپاسی نادیەکە مەکەم کە هاوکارم بوون نادی برایەتی. وەکو ڕاهێنەری یانەی وەرشی ڕانیا بەشداری پاڵەوانتەکەمان کردووە، خۆشبەختانە نەتیجەیەکی باشمان هەیە و پلەی سێممان بەدەستێناوە بۆیە ئێمەش و بە باشترین لاعیب بەشداریمان کردووە وەکو پیشەی هەموو ساڵەکانی ڕابردوومان ئەم ساڵیش بەشداریمان کردو و نەتیجەیەکی باشمان هەیە. شکر بۆ خوا.